ڕەوشی سیاسی عێراق لە ئێستادا لە چەبار و دۆخێکدایە و لایەنە سیاسیەکان بەتایبەتر لایەنە سیاسیەکانی عێراق لە ئێستادا لە هەوڵدان بۆ گفتوگۆکردن لەبارەی چارەسەرکردنی کێشەکان و پێگەێنانی حکومەتی نوێی عێراق و لە هەمان کاتیشدا لەلایەکی دیکەوە باسەوە دەکرێت هاوپەیمانی سێقۆڵی لە ئێستادا کێشەی تێکەوتووە و بەشێک لە یاخودلایەنێکی سیاسی لەو هاوپەیمانیە دەیەوێت لە هاوپەیمانیکە بێتە دەرەوە تایبەت بە چارەنووسی عێراق لە ڕووی سیاسیەوە واروەها پێگەێنانی حکومت لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هەوڵەکان بەچی دەگات زۆر بەڕێز سەروان تاهیر گۆمەشینی کە بەڕێزیان چاودێری سیاسین لە ستۆدیۆی هەولێرەوە لامان میوان دەبن کاک سەروان سپاس بۆ ئامادەبوونت ئەم کاتت باش بێ بە شێوەیەکی گشتی پرسیاری یەکەمم پرسیارێکی کراوە بێت لە ئێستادا وەکو چاودێرێکی سیاسی ڕەوشی سیاسی عێراق چۆن دەبینیت؟ بەیانی بەڕێست و بەیانی بەڕێزی کورسات نیوز باش بەداخەوە بارودۆخێکی ئاڵۆس لە عێراق هاتۆتە پێشەوە هەمومان ئەو حاڵەتە وەکو خۆی دەبێ بەرجەسە بکەین و ببینین لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی ئیداریەوە تەنانەت حاڵەتێکی نەخوازراوە حاڵەتێکی پڕ لە چاوەڕوانیە و ئەو چاوەڕوانیەش دەرەنجامێکی باش بەدی ناکرێ وەکو دەڵێ دەرچەیەکی قانونی یان یاسایی پێدا نابیندرێ. ڕەوشی ئاڵۆزی ئێسای عێراق هەر لە سەرەتای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و کاندیدبوونی ئەوانەی کە ئێستا ئەو بەڕێزانەی کێسا لە پەرلەمانی عێراقن و ئەندامانی هەموو لیست و قەوارە و لایەنە سیاسەکان کاتێک کە داخڵی پرۆسی سیاسی لە عێراق و لە پەرلەمانی کوردستان بوون ئێمە دەزانین ڕێسەبی یاساکان لە پەرلەمانی عێراق چۆن دەبێ وەکو ئەوەی کە سەرۆکایەتی کۆمار هەڵبژێردرێ جارێکی دیکە و دوجار سەرۆکایەتی کۆمار بەرسوومێکی کۆماریان با بڵێم جمهوری دەرکا بۆ ئەوەی کە تەکلیف لە کەسێک بکە بە ناوی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دوجار لە کوتلەی گەورەترین یا کوتلەی براوە هەڵبستێ بە پێکەنانی ئەو حکوومەتەی کە بەناوی حکوومەتی نیشتیمانیە بەناوی حکوومەتی زۆرینە یا بەناوی حکوومەتی سازانی نیشتیمانی بکرێت بەڵام لە حاڵتێکا دەبینێستا پرۆسی سیاسی عێراق بەداخەوە چەق بەستووە چەقبەستانی سیاست لە عێراق چەقبەستانی پرۆسی سیاسی لە عێراق هەڵبەتە کاریگەری نێگەتیڤ و خراپی دەبێت بۆ سەر تاچی عێراق بەگشتی و تەواوی پارت و لایەنە سیاسەکانیش لە عێراقدا. کاک سەروان لەگەڵەوەی بارودۆخەکە لە عێراقدا ئاڵۆزە لە ئێستادا بەشێک لەلایەنە سیاسەکان نەکەوتونەتە ڕێکەوتن بەڵام گفتوگۆکان بەردەوامیان هەیە کارکردن یاخود کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان عێراق چی لێ چاوەڕوان دەکرێت؟ بیرۆکە تازەکان ئەوانەی کە ئێستا لە گۆڕەپانی سیاسی لە عێراقدا قسە و باسی لەبارەوە دەکرێت بریتین لە دوو سیناریۆ زیاتر. سیناریۆی یەکەمیان کە بە پێی مادەی 64 لە دەستوری عێراق کە بە داواکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە موافقەی سەرۆکی کۆمار پەرلەمان جارێکی کە هەڵبۆشێندرێتەوە کە بە سێ لەسەر چواری کۆی ئەندامانی پەرلەمان ئەمە بیرۆکەی چانە بەڵام بیرۆکەی دوو هەم کە ئێستا قسە و باسی سەر دەکرێت مانەوەی سەرۆکی کۆمار ئێستا وەکو خۆی و مانەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران واتە هەم دکتۆر بەرهەم ساڵح وەکو سەرۆکی کۆمار هەم کاظمی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بمێننەوە لە پۆستەکانیان وەکو کاربەڕێکەر ئەمیش لە پێناویەوەی کە جارێکی دیکە ئەم فەراغە ئەم بۆشاییە دەستوری و یاساییە لە عێراقدا ڕوونەدات بۆی نەکەوینە تەنگژەی هەڵبژاردنەوەی جارێکی دیکەی پەرلەمانی عێراق دوجار ڕەنگە لە هەڵبژاردننی داهاتوو یا با بڵێم هەڵبژاردنێکی دیکەی پێشوەخت لە عێراق خەریتەی سیاسی یا نەخشەی سیاسی لە عێراقدا گۆڕانکاری بەسەردا بێت بۆیە هەموو پارت و لایەنە سیاسەکان کاتێک کە دێن لە گۆڕەپانی سیاسی لە عێراقدا کار و کارنامەی خۆیان پێشکەش دەکەن هەرێکە لە بەرژەوەندی تایبەتی حیزبەکەی خۆی و کۆی ئەو کورسی و مەقعدانەی کە بەدەستی کەوتووە دەیەوێت زۆرترین پشکی با بڵێم کێکی سیاسی یا لە با بڵێم لە چێشتخانەی سیاسی لە عێراقدا زۆرترین بەش و پشک و حسەی بەرکەوێت بۆیە ئەوەی کە ئێستا لە گۆڕەپانی سیاسی لە عێراقدا لە نێوان لایەنە سیاسەکان و کوتلەکانی نێو پەرلەمان لە زۆرترین و گەورەترینەوە تا بچووکترین و تەنانە سربەخۆکانیش هەمووی لە
چوارچێوەی یا باڵێن لە دەوری ئەو بازنەیە کۆ دەبێتەوە کە ئێمە ئەم لایەنەی هەڵبژاردنە یامانەوەی ئەمان وەکو کار بەڕێکەرمێنەوە. باشە کاک سەروان دیارە هاوپەیمانەتیەک ڕاگەیەندرا کە هاوپەیمانەتێکی سێقۆڵی بوو لەلایەن لایەنێکی سیاسی کوردی و دوو لایەنی عێراقی. ئەم هاوپەیمانیە لە ئێستادا بەپێی سەرچاوەیەکی سیاسی یاخود لە عێراقدا باسدا هەڵۆشانەوەی ئەم هاوپەیمانەتیە دەکرێت وەکو چاودێرێکی سیاسی خوێندنەوە چییە؟ ئاخۆ ئەم هاوپەیمانەتیە بەردەوامی دەبێت یاخود هەڵدەوەشێتەوە؟ من پێم وایە کارکتەری سەرچی لەو هاوپەیمانیە بریتی دەبێت لە ئەندامانی بربژێر لە ناو هاوپەیمانەکە. ئەم هاوپەیمانیە سێقۆڵی کە بەڕێستان باستان کرد و ئاماژەتان پێدا تەحسیلی حاصلە بۆ خۆی کاریگەریی ئەو تۆی لە گۆڕەپانی سیاسی لە عێراقدا لە نێوان دوو قەوس نەماوە، چونکە بربژێری ئەم هاوپەیمانیە سێقۆڵیە ڕەنگە ئەوەندە شانسی نەبێ بۆ بردنەوەی ئەم پۆستە. بۆیە کاتێک کە دەخرێتە دەنگدان لە نێو خودی کۆبوونەوە سیاسەکان بەر لە چوونە ناو هۆڵی پەرلەمان و کۆبوونەوەی یا با بڵێم ئامادەبوونی ئەندامانی تەواو یا ئەندامانی پێویست بۆ دەنگدانەکە لێرەمە دەبێت لەسەر ئەوە بوەستین کە کەسی کاندید لە ناو کەسی بربژێر لە ناو ئەم هاوپەیمانیە چییە و چێەوە ڕابردووی و ئێستای و ئەجندای ئایندەی و داهاتووی و پرۆژە و پرۆگرامی بۆ عێراق و بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق چییە. بۆیە ئەم هاوپەیمانیە من پێم وایە لە حاڵەتێکە کە لەدایک بوو خۆی لە خۆیدا دوو ڕەخنەی زۆر سەرەکی لێگیرا. یەک لە کاتێکە هێزێکی عێراقی دوو هێزی عێراقی لەگەڵ هێزێکی کوردستانی دیان هاوپەیمانی دەکەن. هێزێکی کوردستانی کە لە ڕابردوو لە بەرچاومانە ئەوەندە شەڵگیرانە مامەڵی کردووە یا قسەی کردووە یا ئەقوالەکانی وا بووە کە ئەم کوردستانیانە بیر دەکاتەوە ئەم لە سەنگەری کوردبوونە ئەم دەیەوێت جارێکی دیکە لە ناو کایی سیاسی لە عێراق کوردبوون یا دەوڵەتی کوردی یا مەسەلەن پرەنسیپەکان و پایەکانی سەر بەخۆی بۆ کوردستان ڕابگەێنێ، بەڵام لە کاتێکە کە دەچێت لەگەڵ دوو حیزبی دیکە یا دوو لایەنی دیکە هاوپەیمانی دەکات ئەوە خۆی لە خۆیدا ڕەنگە ڕەخنەیەکی سیاسی ئامێز بێت. حاڵەتی دووەم وەکو عەرزم کردن مەسەلەی خودی کاندیدەکە و بربژێرەکە و ئاست و بەهێزی ئەو کاندیدە بۆ ئەم پۆستە ئەمەش کاریگەری خۆی دەبێت. باشە کاک سەروان سەرەتای دروستکردنی ئەم هاوپەیمانیە بازەوە کرا کە ئەمە هاوپەیمانێکی پتەوە و کاریگەری دەبێت لەسەر داهاتووی سیاسی عێراق. لە کاتێکدا لە دوای دروستکردنی ئەم هاوپەیمانیە بەداخەوە کە بارودۆخی سیاسی عێراق زیاتر ئالۆز بوو. هۆکار چییە کە ئەم هاوپەیمانیە بەرەو هەڵوەشانەوە دەچێت؟ ئایا هەر لە سەرەتاوە ئەتوانین بڵین هۆکاری هەڵوەشانەوەی ئەوە بووە کە هەر لایەنێکی سیاسی تەنها لەبەر بەرژەوەندی خۆی ئەم هاوپەیمانی ئەنجام داوە؟ بێگومان دوو دیدگا هەیە لە ناو هەموو پارت و لایەنە سیاسیەکان و بەتایبەت لە ناو لایەنە سیاسەکانی کوردستان و گۆڕەپانی سیاسی لە عێراقیشدا دیدگایەکی نیشتیمانیانەی بەرفراوان و دیدگایەکی تاکڕەوانەی حیزبیانەی ئایدیاخوازی. بۆیە هەبوونی ئەم دوو دیدگایە لە یەک کاتدا ناتوانێت کۆیان بکەوە. تۆ ئەگەر دیدگاکە دیدگایەکی نیشتیمانیە و دیدگایەکی فراوانە دەبێت هەنگاوەکانیشت هەنگاوی فراوان و نیشتیمانیانە بن. وەگەر دیدگاکە دیدگایەکی پارتیانە و حیزبیانە و تاکڕەوانە و ئایندیانە ئەبێت لەو حاڵەتە تۆ فەسلی هەردوو حاڵەتەکە بکەیت. من پێم وایە هەبوونی ئەو هۆکارێکە و هۆکاری دووهەمیش ئەم حاڵەتی دیکەیە کە لە نێوان بەشێکی لە سونەکان و لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و یەکێتی و بەشێک لە پەرلەمانتارانی پارتە بچووکەکان مەبەستم لە بچووکانیان ئێوانەی کە بە ڕێژەیەکی بەرچاو و زیاد و زۆر دەنگیان یا ڕەنگە دەنگەکانیان کەمتر بێ لە پارتە فراوان و با بڵێن بەهێزەکان و زلهێزەکان و بەشێکیش لە پەرلەمانتارە سەربەخۆکان کاتێککە لەگەڵ ڕەوتی ئەم هاوکێشە و هاوپەیمانیە تازن پێشمان خۆش بە یان ناخۆش بێ خاتون ئێمە تەئسیر و کاریگەری و
وڵاتانی ئیقلیم و دەوروبەری عێراقیشمان لەسەر ئەجندای ئەمانیش لە بەرچاو بەڵێ کاک سەروان دواتریینە سەر و کاریگەریانی کە وڵاتانی دراوسێ لەسەر پرۆسی سیاسی عێراقەتی باست لەوە کرد کە ئەم هاوپەیمانیە کاتێک کە دروست کراوە دیدگایەکی نیشتیمانی لەبەر چاو نەگرتووە و تەنها لە چوارچێوەی بەرژەوەندیەکی حیزبیدا ئەم هاوپەیمانیە سۆقۆڵیە ئەنجام درا و هەروەکو دەشبیندرێت لە دوای ئەنجامدانی ئەو هاوپەیمانە بە تایبەتر ماڵی شیعە کە لایەنێکی کورد وەکو با بڵێن چوە نێوبەرەی دوو ماڵی شیعەمە کاریگەری لەسەر پەردبوونی ماڵی شیعە زیاتر هەبوو لە کاتێکدا پێشتر لایەنی کوردی وەکو نێوەندگیری لە عێراقدا بە شێوەیەکی گشتی ڕۆڵی گێڕاوە. دوای ڕێککەوتنی ئەو هاوپەیمانێتیە بارودۆخی عێراق تا ڕادەیەک بەرەو یا تا ڕادێکی زیاتر بەرەو ئالۆزی ڕۆیشت بە بڕوای تۆ ئەگەر ئەم هاوپەیمانێتیە ئەگەر بێت و هەڵیش بۆشێتەوە ئەو کاریگەریانی بەردەوامیان نابێت؟ بێگومان کاریگەریەکانی هەڵۆشانەوەی ئەم هاوپەیمانیە و بەردەوامبوونی ئەم هاوپەیمانیە هەردووکیان سلبەن و ئیجابن کاریگەریەکانی دەبێنێتەوە لە گۆڕەپانی سیاسی عێراق چکە ئێمە دەبێت ئەوە لە بەرچاو بگرین کاتێک کە هەموو ئەو بەرنامە و پەیرە و پرۆگرامی کە لەنێو خودی هاوپەیمانیەکە هەبوو یا با بڵێم هەدەف و ئامانج لە هاوپەیمانیەکە چی بوو ئێمە زۆر باشکرا دیارە هەدەفتەیدا ئەو دیدگا نیشتیمانیە بەرفراوانە نەبوو کە تاکی عێراق بتوانێت سوودمەند بێ یا با بڵێم جێگای ڕەزامەندی تەواوی خەڵکی عێراق بێ بەڵکو دیدگایەکی بەرتەسکی حیزبیانە بوو ئەمە لەلایەک لەلایەکی دیکە یاریکردن لەسەر پەتی بەرژەوەندی بۆ خودی خۆت و سیاسەتی پەرتکە و زاڵبە بۆ بەرامبەرەکە دەمەش حاڵەتێکە لە دنیای سیاسەتی ئەمڕۆدا وەکو دەڵێن وەرەقەی سپی دەخوێندرێتەوە زۆر زۆر باشکرا بۆمان دەردەکەوێت و دەریش کەوت کە ئەم هێزەیان ئەم پارتەیان ئەم لایەنە سیاسیە کوردیە کاتێکە دەچێ یاریی لەو بابەتە دەکمەلەن لە نێوماڵی شیعە حاڵەتێک دروست دەبێت کە جیاوازی یان با بڵێم سیاسەتی فەرەختە سوود لەوێ بەکاردێ و لە هەمان کاتیژە لە گۆڕەپانی سیاسی لە عێراق تا چەند ئیسیجابە یا با بڵێم بەرخوردی ئەم حاڵەتە دەبێت کە ئام وەکو چاوی تەسکی حیزبێک یا وەکو بەرژەوەندی تایبەتی حیزبێک دەیەوێ ئیسیفادە بکە لە کۆی پرۆسە و کای سیاسی لە عێراقدا ئێمە دەبێت ئەومان لە بەرچاو بێ هەموو عێراقیەکان بە هەموو پارت و لایەن و ئەحزاب و بەڵێم ئایدیا و ئاینەکانیش کە جیاوازیان هەیە ئەمان دەزانن بەرژەوەندی کورد لەکوێدایە و بەرژەوەندی خودی خۆشیان لەکوێدایە بۆ هەمیشە لە بەرژەوەندی خۆیانەوە سەیری هاوپەیمانێتەکە دەکەن و لە بەرژەوەندی خۆیانەوە هەنگاو دەنێن من پێم وانە برا عەرەبەکانمان لە عێراق بە سونە و شیعە و بە هەموو پێکاتە و ڕنگ و ڕەگەز و ئاین و ئایدیەکان لەسەر ئەوە کۆک نەبن کاتێککە دەکەوێتە خانەی دژایەتیکردنی کورد وەکو شوناسی کوردیاوەتە خانەی با بڵێن پاراستنی بەرژەوەندی و شوناسی هەویەی نیشتیمانی خۆیان کە ئەمان بە هەویە عروبە ناوی دەبن لێرەدا حاڵەتێکیان هەیە ئەگەر تا ڕادەیەکی زۆر زۆر ئەمان لە نێوانی خۆیان کۆک نەبن یا با بڵێم چێشم و کێشەی سیاسیان هەبێ بەڵام لە حاڵەتی بەرەنگاربوونەوەی بەرژەوەندیەکانی ئێمەی کورد و لە حاڵەتی با بڵێم دژایەتیکردنی ئێمەی کورد ئەمان هەمیشە هاوڕابوون مێژوش ئەوەی بۆ ئێمە سەلماندووە لە ڕژێمە یەک بە دوایەکەکانی عێراق بەڵێ ئایدیاکان جیاوازن ئێستاکە بەڵام هەڵگیری هەمان ئەقڵێت و هەمان حاڵەتی باشە کاک سەروان بەداخەوە شۆڤێنیانن باشە کاک سەروان دیارە ئەم هاوپەیمانێتی کار لە قسەکان تا دیارە کە کاریگەری دەبێت بە دیاریکراوی بەردەوامی یاخود ئەگەر بێت وەم هاوپەیمانیە بەردەوامی نەبێت چ کاریگەریەکی بە دیاریکراوی لەسەر پێگەی کورد دەبێت لەسەر مافەکانی کورد دەبێت لە بەغداد جارێ ببین باز لە بەردەوامبوونی ئەو هاوپەیمانیە سێ قۆڵێ بکەین لە نێوان کورد و دوولایەنی شیعە بەردەوامبوونی ئەو هاوپەیمانیە خۆی لە خۆیدا کەمکردنەوەی پێگە و سنگ و بەهای یەکبوون و یەکێتینەتەوەیی و شوناسینەتەوەیە بۆ ئێمە دەبێت ئەومان لە بەرچاو بێکە هەمیشە لە دوای ساڵی کابینەکانی یەک بە دوای هیچی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆڕ و کۆبوونەوە ڕسمیەکان و فراوانەکانی
حکوومەتی کوردی یا پارتە کوردیەکان لە ناو خۆ بەخۆ و لەگەڵ وڵاتانی ئیقلیم و دنیای دەرەوە و مێدیازیانیەکانیش هەمیشە ئێمە وەکو ئەقوال قسەمان لەسەر ئەوە بووە کە ئێمە دەبێت یەک ڕنگ و یەک دەنگ و یەک هەڵوێز بین بەڵام کاتێک کە دین بە پێچەوانەی حاڵەتی بڵێم گوترا و دین حاڵەتە کردداری و ڕفتاریەکە پێچەوانە دەکەینەوە خۆی لە خۆیدا کەمبوونەوەی متمانەیە و کەمبوونەوەی بەداخەوە دەبێت وا بڵێن سنگ و پێگەی کووردە وەکو شوناسەنەتەوە یەکەمان ئەوە لە حاڵەتی بەردەوام بوونی من پێم وایە کاریگەرێکی نەرێنی و سلبی دەبێت لەسەر پرۆسی سیاسی لە عێراق و لەسەر ناوبانجی کورد و لەسەر ئەوەی کە ئێمە ساڵانێکە لەسەر ئەو جۆرە وشە و وتە و ڕستە و با بڵێم ئەقوالانە ڕۆشتوین کاتێک کە دین کردارەکەمان پێچەوانەی گوتار و گفتارەکەمان دەبێت بە لە حاڵەتی بەردەوام بوون لە حاڵەتی بەردەوام نەبوون و هەڵوەشانەوە وشەیەکەیە کە عەرەب دەڵێن ولی دەمەیتن من پێم وایە هەڵوەشانەوەی ئەم حاڵەتەش کە لێرە و لەوێ قسە و باسی گەرمی لەسەر دەکرێت هەرچەندە تا ئێستا هیچ پەیامێک و هیچ بڵاوکراوێکی ڕسمی یان شبه ڕسمی نییە هەندێک جار دیفاعیش لێ دەکرێت با بڵێم ئاماژە بۆەوە دەکرێت کە ماوەتەوە بەڵام بەردەوامبوونیشی دیسانەکە هەر هاڵوەشانەوەی ئەو وەحدە و یەک ریزی ناو ماڵی کوردەکە ئێمە ساڵنەکە قسەی لەگەڵ لەسەر دەکەین کاتە لە هەردوو حاڵەت بەبوون و بەردەوامبوونی بەنەبوونیشی کاریگەری پێم وایە نەرێنی لەسەر ناوبانگی کورد دەبێت باشە کاک سەروان دیارە ئەم هاوپەیمانێتیە هەر وەک لە قسەکانی بەڕێستان دیارە کە کاریگەری لەسەر بەردەوامی و هەروەها بەردەوام نەبوونیشی کاریگەری بەجێ دەیاڵدا هەمان کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە هەوڵدایە کە کورد بە یەکدەنگی بە یەکریزی داکۆکی لە مافەکانی خۆی بکات هەوڵەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە مڕۆوە چۆن دەبینیت و بە تایبەتر ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانرێت ئەم هەڵە سیاسی لایەنێکی سیاسی بەتەواوەتی بتوانێت ڕاست بکاتەوە؟ ئێمە دەتوانین بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی یا بەڵێن بنەماکانی فەلسەفەی یەکێتی و یەکێتی بوون کاتێک کە لە هەشتاکانی سەدەی ڕابردووە تا ئیمتیداد و گەیشتنمان بە ڕاپەڕین و نەوەدەکانیش یەکێتی بوو کە شعار و با بڵێم بەرنامە و پلانی فێدرالیەتی بەرز کردبووە و کاری لەسەر کرد و دوجاریش بە سیاسەتی حەکیمانەی ڕەوانشاد جەنابی مام جەلال توانرا ئەم حاڵەتە لە ئەقوالەوە بگۆڕدرێت بۆ ئەفعال و جێبەجێکردن و یەکەم مرافعی کە بە مرافع مەزنەکە لە مێژوودا ناو دەبردرێت لە سەلماندنی یان با بڵێم کوردبوونی هەموو ناوچەکانی کە کوردی تێدا دەژێت ئەمانە حاڵەتێک بوون کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵی داوە هەمیشە شەڵگیرانە کاری کرد لەسەرەوەی کە بەڵێ دەبێ لا سنگبوونی تەرازووی نەتەوایەتی و نیشتیمانی هاوسەنگ بکرێتەوە بەڵێ نیشتیمانی کوردستان بە سیاسەتێکی حەکیمانە توانی لە گۆڕەپانی سیاسی لە عێراق بە سەردانە بەردەوامیەکانی بە کۆڕکۆبوونەوە بەردەوامیەکانی بیسەلمێنێ و جێدەستیشی دیار بێ کە دەکرێت دیدگاکە بگۆڕدرێت لە دیدگایەکی بەرتەسکی حیزبیانەی لایەنێک بۆ دیدگایەکی فراوانی نیشتیمانیانە و نەتەوەییانە کە کوردیش شوناسی خۆی هەیە لە سیاسەتی یا بەڵێن لە چوارچێوەی سیاسەتی عێراق. باشە کاک سەروان یەکێکی بابەتێکی دیکە و پێشتر باس کرد باز لە دەستێوەردانی وڵاتانی دراوسێ بکەی بە بڕوای تۆ وڵاتانی دراوسێ بە تایبەتر با بڵێن ئەو وڵاتانەی کە لە ئێستادا هەژمونی سیاسیان لە عێراقدا هەیە خوێندنەوەیان بۆ ئەم هاوپەیمانێتیە چۆنە؟ من پێم وایە خاتۆ میێرەبان لە کاتێکە ئێمە بیر لە پرۆژەیەک دەکەینەوە یا با بڵێم ئایدیایەک ئایندەبینیەک یا پلانێک بەرنمەیەکمان هەیە پێم وانە بەبێ پرسی ئەگەر پرسەکە بە ناوی پرسی دراوسێتیش بێ یا پرسی سیاسی بێ بەوانە بەمانە بەرفراوانەکەی بتوانین بیخینە کاری جێبەجێکردنەوە یا بواری جێبەجێکردنەوە لە کاتێک ئۆکەی یاوەتە با بڵێم ڕەزامەندی وڵاتانی ئیقلیمی لە سەر نەبێ
بەداخەوە عێراق لە دوای ساڵی 2023 و ڕوخانی ڕژێمی پێشوو ڕەنگە ئەو شوناسە نیشتیمانیە یان شوناسی سربەخۆبوون یان با بڵێم سیادەی لەدەستدا بێکەوە کاریگەری نەرێنی هەیە بۆ جیلەکانی ئێستا و ئایندە و دوای ئێمە و ئەوانەش چکە تەماشا دەکەین سنوورەکانی هەرێمی کوردستان بە تایبەت وە سنووری عێراقیش بەگشتی لەسەر چەند وڵاتێکە دابەش بووە ئەمان هەریەکەیان بەرژەوەندی تایبەتی خۆیان وە ڕوویای تایبەتی خۆیان وە پلان و با بڵێم ئەجندای تایبەتی خۆیان هەیە لێرە هەڵبەتە هەموو وڵاتانەش کە لێرە ئەجندای تایبەتی خۆیان هەیە ئەمان زۆر بەجددی کار لەسەر پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان دەکەن جا بەرژەوەندی ئایا بەرژەوەندی ئابوووریە یا بەرژەوەندی سیاسیە یا بەرژەوەندی دینی و مەزهەبیە بێگومان کاریگەری ئەم وڵاتانی دەوروبەری عێراق لەسەر عێراق زۆر شتێکی حاشا هەڵنەگرە تەنانەت لە نێو ماڵی شیعە ژێمە تەماشا دەکەین شیعەکانی عێراق دابەش بوون بەسەر ئەو شیعانەی کە بە ئایدیای وڵاتێکی دراوسێ بیر دەکەنەوە ئەو شیعانەی کە بە ئایدیایشی عێراقی بیر دەکەنەوە بۆیە هەموو وڵاتانی دەوروبەر دانێ بەرژەوەندی خۆیان پارێزن و کاریگەریان هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەروان تایر گۆمەشینی کە بەڕێزیان لە ستودیۆکانمان لە هەولێر وەکو چاودێری سیاسی لەگەڵمان بوون. سپاس بۆ ئامادەبوونت.